ئەتوانی پرسیارەکەم ڕۆ ئەوەیە هیوادارم کە بە ئیجاب وەڵام بدرێتەوە. بۆ نمونەی ئەوەی کە میلەتەکانی کە چیان کردو بۆ ئەنی ئێمە وەک ملەتی کورد دەرکەوت کە لە ئاسی جادەدا توانامان هەیە، تاقەمان هەیە و بەڕاستی توانای ڕێخۆڕەخستیشمان هەیە، بەڵام ئایا توانامان هەیە لە ئەوروپا لۆبیێک دروستکەین؟ ئێمە لە ئەوروپا مەجبورمان چییە؟ نهێنی ئێمە چییە لەلایەن ینی ئێمە خاڵی بەهێزمان هەیە، بەڵام خاڵاوازەکانمان چییە؟ داوازی ئێمە مەسەڵەن لە بەریتانیا ئێمە تا ئێستا لۆبیێکی بە قوتمان نییە. ئێمە تا ئێستا لە بەریتانیا توانامان نەبووە لۆبیێک دروستکەین لەگەڵ خەڵکی ئینگلیز و کەسایەتەکانی ئینگلیز بە شێوەیەکی ئەجگار فعال قسە بکەین. ئێمە کاک سید محەممەد باسی کاک جنابی بەرزنجی کرد کە وەڵی پێشتر مەحافظ بووە، هەر ئەومان هەیە لەم سەر تا ئەوسەر ئەومان هەیە هێن باسێکەوە. بەڕاستی ئەوایە مەسەڵەن دە کەسێکەمان هەبوایە. من نمونەیەکی بەقوە دەهێنمەوە کە بەڕێزان قەنەعەت پێ بکات. ئەو فەرزەی پێشوخۆتان ئەزان لەگەڵ ئێرانە وەزع خراپ. باشە. زانایەکی ئێرانی بە نخبەی دەسەڵاتی ئێرانی وت وەڵێ کاکە ئاتانەوە لەگەڵ ئیسرائیل ڕێبکەون مەچن بۆ ئیسرائیل، بڕۆن بۆ نیویۆرک لەگەڵ نخبەی یەهودی نیویۆرک ڕێبکەون. ئەوە نخبەی لۆبی یەهودیە لە نیویۆرک قراردا لە مەسیری ئیسرائیل، نەک خودی ئیسرائیل. ملاحەزە بکە یعنی نخبەی مسەقف و ئێلیتی جوولەکە لە نیویۆرکایە و لەوێ توانیوێتی وەکو ئێمە، یعنی وەک خەڵکی وەکو ئێمە ناوانی کە نیویۆرک خۆ خەڵکی مەریخی نین. معنای ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لێرە دانیشتوین مەجهولێکمان هەیە، ئەم مەجهولەکەمانەوە ئایا ئێمە پێویستمان بە 50 ڕێکخراو هەیە لە وڵاتە؟ ڕۆزان 200 هەیە، ڕەنگە 300 ڕێکخراویش هەبێ. ئایا ئەم ڕێکخراوانە پێویستن؟ پێویست هەرێکە لە قوزبنێکەوە ئیش بکات؟ نەخێر. قسەکە چییە؟ پێشنیارەکە ئەوەیە بتوانین ئەنجومەنێک دروستکەین پێکەوە بۆ هەندێک کاری گرنگتر. مەسەڵەن ئێمە لەم فترەیە توانیمان لەگەڵ چەند پەرلەمانتاری بەریتانیا قسە بکەین؟ تەسەوورەکەم کەم بووە. ئەکرا مەسەڵەن زیاتر بێت. ئێمە لەم وڵاتە ئایا توانیمانە نخبەیەکمان هەبێ، دەستگایەکمان هەبێ بۆ پشتیوانیکردنی کوردی ئاواری ئەم وڵاتە بۆ دروستکردنی بزنس؟ نەخێنیمانە. ئایا ئێمە توانیمانە لەم وڵاتە دەستگای دروستکەین بۆ پشتیوانیکردنی گەنجی کورد کە هاتوو بچێت بۆ زانکۆکان و هاوکاری مادی و معنەویان بکات؟ نەخێر. ئایا توانیمانە مەسەڵەن ئێستا گوایە لە سۆهۆڕۆ دەڵێن دوێنێ شەو برادێک گوتی 50 هۆملەسی لێیە لە سۆهۆڕۆ. ئەڵێ من فترەیەکی پێش خزمێکم لە سەرچم بوو لە لەندەن، ئەڵێ زیندانەکانی بەریتانیا پڕ لە زیندانی کورد چیمان کردو بۆ ئەوانە؟ یعنی ئێمە زۆرشت هەیە مەجهولە، نەکراوە، نایزانین، بەڵام دەستگای ڕێکخراوەی ئێمە لە بەریتانیا ئێژگار لاوازە بۆ ئەبێ هەوڵ دەین بە یعنی ئەوەی کە قسەی سەرەتای جەناب ئایا خۆنیشاندنەکانی کوردستان کاریگەری هەیە بۆ ئێمە ئەبێ هەیبێ. ئەگەر ئێمە نەتوانین لەو خۆنیشاندنە ملیۆنی کوردستان سوود وەرگرین بۆ یەکبوونی خۆمان لەم وڵاتە، بەڕاستی معناوە ئێمە دەرسەکەمان وەرنەگرتووە، معناوە فێر نەبووین لەو خۆنیشاندنەوە. بێگومان یعنی ئەوەش بڵێین کە ئەمە ناکرێ بڵێین هەموو شتەکانی کە ڕوویدا لە کوردستانە هەر ئەفەوی بووە. ئەفەوی نییە. حزب لە پشتەوە هەیە، پارتی دەوری پیاوانەی مەردانی